کوڕەکەی خۆ دەبا حەدیسەکی پێغەمبەرت لۆ باسکەم صلی الله عليه وسلم خۆشەویستمان دەفەرمێ لە ڕۆژی قیامەتێ 7 کۆمەڵە کەس لە ژێر سێبەری خوای دانا کە هیچ سێبەرێک نییە تەنها سێبەری ئەو نەبێت. یەکەچیان دەڵێ ئەو گەنجەیە کە دڵی هۆگری مزگەفتە وەچی زەنابێت ئینشاءالله لە ڕۆژی حەشرێ لە ژێر سێبەری خوای تەعالە دەبی لەگەڵ باقی مسلمانەکانی دیکە ئینشاءالله مامۆستا جان. ئای بسم الله چ بۆ دیسانەکە خانزاد خا ڕۆمان لە دەرەیە لە دەرەیە ئەوە سەد تەلەفۆن لۆ بکەم جواب ناداتەوە لە کێیە؟ دیارە لەکەم برادەرانە لەکەم برادانە ئێستا تەلەفۆن لۆ دەکەم. تەوازی لێ بینە جارەکرد لۆ کرد جوابی نەدا دیارە مشغوڵە. زەڕە زەڕە جواب ناداتەوە. مامۆستا فێری کردیە جوابی بابی نەداتەوە. ئەو کۆما مسافێریەکە جوابی بابی نەداتەوە مەعقوڵە پشتیوە؟ ئێستا بەخۆم دەچمە مزگەفتی تێدەگەی؟ ئێستا وەختی نوێژەیە؟ دەزانم وەختی نوێژێ نییە ئەو لە بنجێ کوڕەکەی من دەخینی هەتا فێرە ئوسلوبانەی بکە فێرە شتی خراپی بکاتن ڕێزی بابی نەگری. واز بینە واز سێدە بەستا توش تربێتی ئەو کوڕەتدایە دانیشە دێنیجێ خۆ دانیش دانیش ناخۆشی کردیا خواز بکەی لەگە سۆفیاوەی هەتا ئێوارە ململانە لەو ماڵەیە کاتن بەرەکەتی لەو ماڵەی نەهێشتیا. وەی خواز بکەی خوا ڕۆمان کوڕەکەم هەتی ئێستا چەند جوزئت لەبەر کردیا؟ وەڵا مامۆستا 2 جزئم لەبەر کردیا. بارەکەڵڵا بارەکەڵڵا. کەواتە ئێستا دێنە سەر جوزئی سێیەم باشە؟ ئینشاءالله مامۆستا. ئەمن دەزام ئەتون مامۆستا یا ئەڵڵا وە چییە کوڕەکەم؟ بابمە مامۆستا. یا هەستا کوڕم مامۆستا لۆ واز دە کوڕم ناینی وازی لێ بینە تکال لێ دەکەم وازی لێ بینە واز دە کوڕم بینە بانێتە مزگەفتەوەندا لەسە خۆ بە کاکشێزاد ماشەڵڵا کوڕەکەی تو خۆی شێکی خراپی نەکردیە 5 فەرزە ڕۆژانە دێتە مزگەفتی نوێژی خۆی دەکە کوڕەکی پاک و خۆیان خوا ناسا. ڕاستە مامۆستا خۆ ئەمنیش ئیسلامم بەس حەز ناکەم ئەوەندە بێتە مزگەفتێ باشە حەز ناکەم دەوازی لێ بینە. باشە کاکشێزاد تو لۆ هەگۆڕای ئەتو پێشتر داهاتیە توش نوێژانە دەکرد خوا دەناسی ڕوو لە قاپی خوای دەکرد ئەتو لۆ هەگۆڕای لێ ناگەڕێ کوڕەکەشم خوای بناسی. مامۆستا تو واز دە قسانە بینە کە دێتە ئێرە مێشتی دەشورێتەوە ئەم حەز ناکەم بێتە ئێرە مێشتی بشۆنەوە. ئەتۆ بەڕاستە کاکشێزاد دینی ئیسلام مێشتی خەچی ناشواتەوە دینەکی خاوێنە دینەکی پێکەوە ژیانە کوڕەکانمان نەوەکانمان فێرە ڕەوشتی جوان دەکات لەسەر ڕێبازی جوان بڕۆن نەوەک بچنە ئەولای لە نادیان مەشروبان بخۆن و هەر ڕۆژێ مشکلەکە لۆ پێیاکاتن. ڕاست دەکە بابا. کوڕم ئەو ئاخر جارە پێت دەرێ مامۆستا ئەتوش تکال لێ دەکەم واز لە کوڕەکەم بینە باشە؟ باوەڕێن کوڕە بڕۆ. لا حول ولا قوة إلا بالله خوایە گەیشتە چ ڕۆژێکی یا خۆیە. لو آخر نابي ها لو آخر نابي لو آخر نابي صد زارة ولا مزقفتي هنا كل بيدك لو انت بدس فتوشو ده بس انتوش روناي بابا قناحي دقاتي بأخوي بابا الأخوي بتمسك قناحي دقاتي. كنا بدس تخون ده كوشنها ولا آخر تاندكم واسمي شاتن دكنا سي واسمع تو زيت واسمع يا شباب قناحي دانيش والله آخر تاندكم يا نبي آخر يا لو ما ريدت عندكم أمولو دكن شاتن دكن بس بارك الله بس اسمهم